دوعات کرد لە خوێندنە سەرکەوتوبی کاکەت بەس دوعات ئەوە نەبێ وەڵای شەهادەیەک بێنم بڕوانامەم هەبێ مەعاشەکەی ئەوەندەیە تەعیناتی مسۆگەرە نەوەڵڵا خۆیان دەمەوێت لە ڕێگەی ئەو بڕوانامەیەوە خزمەتکاری دینەکەی تۆ بکەم خزمەتی موسڵمانان بکەم دکتۆرێک بم چەند خۆشە لە عیادەکەمدا بڕیارم دەم لە سوێندنا بڕیار بداگە ببمە پزیشک شەر بێ بەشێک لەدا هاتم بۆ فەقیر و هەژار بێ نەخۆشی هەژاری داما و پارەی لێ وەرنەگرم فەحسی زیادی پێ نەکەم چاوم لە ماڵی حرامەوە نەبێ یا ڕەبی خۆیان دڵی خەڵک خۆشکەم نەخۆشێک بەهۆی منەوە لە ئازار ڕزگاری بێ ئەمنێتە خاوێنە نەخوا زۆری پێخۆشە دوعا ئاوا ژیرا دەبێ باسی ئەومان کرد کاتێککە دەرگاکانی زەویت هەمووی لەداخرا یەقینتان هەبێ دەرگای ئاسماندا ناخرێ دەرگای ئاسمان بە دوعاکردن دەکرێتەوە بەڵام ئەو دوعایی کە وەکو زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە خوای پەروەردگار لە قورئانە ئاوا بە درێژی بۆی باس کردین لە ئاەتی 2 هەتا ئاەتی 9 سوورەتی مەریەم بەردەوام بیخوێننەوە دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانیش کاتان لێ دەکەم لە قورئاندا مەبڕێ بەردەوام لە خزمەت قورئانەکەدا بن کە قورئانیشتان خوێندەوە دەرسی ژیانی لێوەرگرن ئەم قورئانە وەکو چیرۆک و بەسەرهات شتەکانمان بۆ ناژێڕێتەوە بە پێچەوانەوە پێمان دەڵێت تۆی موسڵمان تۆی دیندار تۆی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لەسەر ڕێبازی پێغەمبەران بە کەسێکی گەشببین بە کەسێکی بەهیممەت بە کەسێک بە لە هەوڵ و تێکۆشان بەردەوام بە هەموو ڕێگا مادیەکان بگرە بەر لە پەروەردگارت بپاڕێەوە ئەو کاتێک کە هەموو دەرگاکان بە پێوەری مرۆڤ بوون داخران بڵێ فەهەبلی من لەدونکە وەلیە یا ڕەبی خوا دیاری تایبەتیم دەوێت لە تۆ من لەدونکە لەلایەن تۆوە دیاریم دەوێت من یەقینم هەیە خوا لە ڕووی مادیەوە ئەم شتە مەحاڵە لە ڕووی زانستی پزیشکیەوە مەحاڵە بەڵام لە ڕووی دیاری تایبەتی تۆوە من لەدونکە مەحاڵ نییە لە ئاستی خوای پەروەردگارە دەی یا ڕەبی خوا ئەو دەرگا تایبەتەم لێ بکەیتەوە ئەمە دەرسی گەورەی ژیانە دەرسی گەورەی بیر و باوەڕە دەرسی گەورەی ژیانێکی جوانە بۆ مرۆڤ نێتی شت پاک بێت لە دوعاکانتدا نێتت تەنها دنیا نەبێ خوا زۆری پێخۆشە داوای زۆری لێ بکە داوای شتی کەم مەکە بەکەم ڕازی مەبە بەڵام گرنگ ئەوەیە تۆ هەر نێتت دنیاە هەر نێتت ڕابواردنی ئەم چەند ساڵ و ساتەی ژیانی ئەم دنیا کاتی هەیە بڕوا پلان هەبێ گە مرۆڤ تەنها بەست چاوی ئەم دنیاە ببینێ حرمەتی تایبەتیم هەیە بۆ یەک بەیەکی بیسەران و نەرانی پرۆگرامی کلیل و ئێوەی ئازیز کە ئێستا دەمانبین و دواتر گوێمان لێ دەگرن لە سۆشیال میدیاکاندا ئەم پەیجە بەڕێزان هەر مرۆڤێک تەنها دنیا ببینێ تەنها چاوی خۆشیەکانی دنیا ببینێ تەنها چاوی بەرژەوەندیە مادیەکان ببینێ لەگەڵ ئاژەڵەکان و لەگەڵ باڵندەکان و لەگەڵ حەشەراتدا هیچ فەرقێکی نییە مرۆڤ زۆر گەورەترە لەوە مرۆڤ ئیماندار ئامانجدارە یا ڕەبی خوا من دەمەوێت دنیایەکی خۆشم هەبێ یا ڕەبی خوا دەمەوێت قیامەتێکی ئاوەدانم هەبێ گەورەترین دوعای ئێمە ئەم دوعای زۆر بکەن بیکەن بە ویردی سەر زمانتان ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوا دنياي جوانم بيبخشي يا ربي خوا قيامتي جوانم بيبخشي يا ربي خوا لعذابي دوزغ بمباريزي آتنا هولي شي دوي هولي بوبدا دنیایەکی جوان هەوڵی جوانی بۆ بدە ڕێگەی حەڵاڵ مەشروع خۆماندووکردن بەکارهێنانی ئەو وزە و تاقە و گەنجێتی کە خوا پێی بەخشووی بەکاری بێنە ڕێوێکی فێڵباز مەبە خۆت دانووسان بە بۆ پارویەکی چەور و بیفڕێنی نە شێری مەیدان بە نەفس بەرز بە بە هیممەت بە پاشانیش قیامەتێکی ئاوەدان واتە ئێمە دوو چاومان هەیە چاوێکمان دنیای جوان دەبینێ چاوێکمان چاوەڕی قیامەتێکی جوانە بۆی هەموو ئەو شتانی کە داوای دەکەین وەکو خۆشی دنیامان مەبەستە کە مافی ڕەوای خۆمانە ئیسلام ناڵێ لە گۆشەیەکە لە کووخێکە بە پارۆنانێکی وشک حتا دەمری زەلیل بە جلێکت هەبێ 7 ساڵ دەبەر تا بێ پینەی لێدەی ئەوە بەرنامەی ئیسلام نییە سەرزەوی خوا هەمووی خەزیانەی هەڵڕژاوە با سودمەند بی لێ با ژیانێکی شایستە بە مرۆڤت هەبێ با هەر زیندوو نەبی چونکە هەیە بەس زیندووە ینی بەزەوەی نەمردووە نە ئێمە شایستەی بە ژیانێکین کە خوا بۆ مرۆڤی گەورەی ڕێز لێگیراوترین مەخلوقی خوا ئێمەی ئینسانی خوا بۆی دروست کردوین بەپاڕێوە خوا ئەوانت هەموو بداتێ بەڵام نێتی قیامەتت لەبیر نەچێت کە پێش ناوبڕەکە هەندێکم ڕوون کردەوە